بەردەوام لەگەڵ سەرکۆە باسی ئەومان کردووە کە وەرزشکردن ئەگەر لە دەرەوە بێواتە لە کەشێکی کراوەیە بێ ڕەنگە چێژێکی زیاتری هەبێت چەند باشیشە بەدڵنیاییەوە باشەکانیشی زیاتر ڕەنگە تااقەتێکی باشترە هەبێت زوو بێزار نەبیلەوەی کا وەرزشەکە ئەنجام بدەیت ئێستا ئێمە هاوکارمان سۆلین حەسەن لە شاری هەولێری خۆشەویستەوە بە شازێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کۆمەڵێک لە ئەو کەسانە ئەدوێنێت کە ئارەزووی وەرزشکردن ئەکەن لە کەشێکی کراوەدا. کۆمەڵێک خەڵکی لەگەڵەکە لە پارکی سامی عەبدوڕەحمان لەوێ وەرزشەکەن کەسیشی نییە بەدڵنیاییەوە بەم هەینیە با بچینە لای هاوکارمان سۆلین بۆ ئەوی بزانین کە ئەو کەسانەی کە ئێستا وەرزشەکەن بۆ لە دەرەوە وەرزشەکەن یعنی ئەو خولیایی کە هەیەە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە. سۆلی سلااو لەبێت و ئەم کاتت باش فەرمو پرۆگرام لای بەڕێستانە زانیاریەکان پێشکەش بە ئێمە و بە بینەران بکە. سلااو لێبێت سۆلین. بەڵێ سلااوتان لێبی و سلااو لە بینەرانی کەناڵی کورسات. ئێستا ئێمە لەناو پارکی سامی عەبدوڕەحمانین. ئەو پارکە بەناوبانگە لەناو شاری هەولێری، خەڵکێکی زۆر سەردانی دەکاتن لە بەیانیان بێیان لە شەوان بێ بە گوێرەی ئەوەی سەوزایەکی زۆری تێدا، ڕێژێکی سەوزایی زۆری هەیە، مەلەوانگەی تێدایە، شوێنی وەرزشکردنی تێدایە، ئەسب سواریە، پاسکیل سواریە، ڕێستۆرانتە، کافەیە. خەڵکی زیاتر ئێستا لەو جوانە دەگەڕێتن، کەشێکی فێنکی هەیە، تابلەی هەوایەکی پاکی تێدایە. لێرە ڕێژەیەکی زۆر هاوڵاتی سەردانی ئێردەکات و بە تایبەتی لە بەیانیاندا هەرچەند ئێستا بە گوێری بەرنامی پرۆگرامەکەمان ئێستا درەنگە بۆ کاتی وەرزشکردن، بەڵام ئێستاش خەڵکی لێ ماوە بۆ ئەوەی وەرزی تێدا بکاتن. بە گوێری ئەوەی دەوروبەری پارکەکە ژمارەیەک ئوتێلی تێدایە، ئەو بە ئەو خەڵکانی لێرە وەرزش دەکەن بەشێکی زۆریان بیانینە، بە تایبەتی ئەوانەی لا قونسوڵخانە و کەسانی دیپلۆماتکارن لە دەوروبەری پارکەکە زیاتر بەیانیان دێنێ ئێرە بەرامبەر پارکەکە ژمارەی گوتی لێ بۆ گوێری ئەوەی نزیکن لەوێ بەشداری لە وەرزشکردن دەکەن. لێرەدا مامۆستا ئەحمەد ڕامبوومان هەیە، کەسێکی بواری وەرزشکردنە لە وەرزشکردن ئیش دەکاتن لە بواری لە جوانی مامۆستاکی بەناوبانگی شاری هەولێرە کەسانی زۆری پێگەیاندێ بە خۆشی پاڵاوانیتی بەدەستێناوە. دەمانەوێت هەندێک زانیاری لەو وەرگین بۆ ئەوەی بزانین وەرزشکردن لە بەیانیاندا بە تایبەتی لەو جەوەی ئێستادا چەندێک گرینگە بۆ کەسانی وەرزشکار. بەخێربێنێوەش بەخێربێن. پێش هەموو شتێک وەرزشکردن بەشێکی گرنگە لە ژیانی مرۆڤ. یعنی ئەگەر تۆ نەتوانی ڕۆژانە یاخود هەفتەی چەند کاتژمێرێک بۆ وەرزشکردن دابنی، کەواتە لایەکی ژیانت ناتەواوە. یعنی هیچ گومانی تێدا نییە وەرزشکردن ئەگەر هەفتەی یەک زاریش بێ دەبێت بیکەی. من خۆم هۆڵی وەرزشیم هەیە و بەردەوام ڕۆژانە زیاتر لە 30 ساڵیشە وەرزش دەکەم، خەریکی بەرزکردنەوەی ئاسن و ماسوولەکانم گەورە دەکەم. بەڵام ناوە دێم بۆ پارک ڕۆژی جمعان ڕاکردن دەکەم و یاخود ڕۆیشتنی خێرا دەکەم. ئەو ڕۆیشتنی خێرایەوە ئەو ڕاکردنە تەمرینێکی زۆر بەهێزە بۆ دڵ، بە دەرەجەیەک بۆ دڵ. خۆشتان دەزانن داینەمۆی لەشی ئینسان دڵە. ئەگەر تۆ دڵت بەهێز بێت کەواتە تۆ مرۆڤێکی بەهێزی دەتوانی وەرزش بکەیت، دەتوانی هەموو کارەکانی خۆت ڕاپەڕێنی. وەرزشکردن لە بەیانیان بێگومان جیاوازێکی زۆری هەیە، بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە بەمەبەستی دابەزاندنی چێش دەیکەن یاخود بەمەبەستی لەشڕێکی دەیکەن، یاواتە ئەو کەسانەی کە دەیانەوێت لەشەکی ڕێکیان هەبی کە چەوری لەشیان بسووتێنن، ئەگەر توانایان هەبیت بەیانیان هەموو بەیانیان ڕۆیشتن بکەن، ئەوە پێویست ناکات هیچ وەرزشی تر بکەن، تەنها بۆ ڕێکی لەشیان و بە دابەزاندنی چێشیان دەتوانن لە ڕێگای ڕۆیشتنی خێرا، لە ڕێگای ئەو تەمرینانەی کە بە تەمرینی کاردیۆ ناو دەبردرێت دەتوانن چێشیاندا بزێن و لەشی خۆیان ڕێکن. بێگومان لەگەڵ ئەوەشدا پێویستە ئەگەر کەسەکان مەجالیان هەبێتن تەمرینی ئاسم بکەن بۆی لە شەشڕێکیان هەبێت، هەموو ماسوولەکانیان بەهێز بێت. بەڵام ئەگەر تەمەشا بکەی لە هەموو دنیا
هەموو خەڵکە مەزالی ئەوەی نییە بچێ وەرزش بکاتن لە هۆڵە وەرزشیەکان بەڵام هەموو خەڵک دەتانێت لایەنی کەم هەفتەی جارێک بچیتن لە پارکەکان لە ناو سروشت ڕاکردن بکە بەداخەوە لە وڵاتی ئێمە نەبێتە کولتور بەشێکی زۆر دەبینین ئێستا ئەو ساعە گەورەیە ئێستا بەهۆی پلەی گەرما بەرز بۆتەوە ئەگەنا ڕۆژانی جومعان بە تایبەتی زووتر ئێرە خەڵکێکی زۆری لێ وەرزش دەکە بەڵام بە بەراورد لەگەر وڵاتانی تر ڕێژەکەمان زۆر زۆر کەمە من ئەوەی دەڵێم تەنها ڕۆژانی جومعە ئەگەر هەموو خەڵکێک بتوانیتن 2 کاتژمێر 3 کاتژمێر ڕۆیشتنی خێرا بکە لە پارکەکان لە شوێنێکی ئاوا و لە مابینی هەر 300 مترێک ڕابوەستێ و تەمرینی ئەلحاب سویدیەکان بکە ئەوانەی کە دەست و شانت و ڕانت و ئەوانە دەزولێنیتن و دووبارە بەردەوام بیتەوە ئەگەر 2 کاتژمێر 3 کاتژمێر هەر کەسێک هەفتەی تەنها 1 ڕۆژ بێتن بەو شێوەیە وەرزش بکاتن تەندروستێکی باشی دەبێتن دڵەکی بەهێزی دەبێتن و ستایلێکی لەشی جوانیشی دەبێت بۆیە زۆر گرنگە وەرزشکردن ڕۆیشتن و زۆر گرنگە من خۆمۆک و پاڵەوانێکی جیهانی کە هۆڵی خۆمەیە کە ماسوولکانم گەورە دەکەم بڵام لەگەڵەوەشدا گرنگی دەدەم بە ڕۆیشتن مامۆستاگیان بخۆت شارەزایەکی باش لەباری وەرزشکردن هەیە پێت باشە هاوڵاتیان هەفتەی چەند جار بێن بۆ ئەو پارکە ڕاکردن کەنیان لە چ کاتێکی دابێتن لە کاتەکانی بەیانیاندا خۆی ئەگەر ئینسان بتوانیتن هەموو ڕۆژێ 1 کاتژمێر ڕۆیشتنی خێرا بکە ناڵێم ڕاکردن چکە ڕاکردنیش معیار و پێوەری خۆی بۆ هەموو کەسێک نابێ دەبێ ئەو کەسا چێشی زۆر نەبێ کێشەی ئەژنۆیەکانی نەبێ یعنی ئەو کەسە بۆ هەموو کەسێک نابێت کەسێک بێتن دڵی لاواز بێ بەڵام ڕۆیشتن کەسێک دلی لاوازیش بی دەتوانێت بڕوا ڕۆیشتن بکە زال بە لێڤلەکان لە ڕۆیشتنی ئاساییەوە تاکو دەگاتە ڕاکردن کەسەکان بە جێرەی خۆیان ئەگەر کەسێک بتوانێت هەموو ڕۆژێ ڕاکردن بکە سەعاتێ باشترە ئەگەر نەتوانێت هەفتەی 3 ڕۆژ بەڵام من پێت دەڵێم من ئەو بەرپرسیارم لەسەر ئەو قسەیە بە بەرامبەر بە تەلەڤیزۆن میلەتی ئێمە هەر کەسێک ڕۆژانە بەس ڕۆژی جومعان ببێت بە کلتور هەمومان بەیانیەکەی سعات 8 هەتاکو سعات 11 لە شوێنە گشتەکان بین لە پارکەکانمی ڕاگردن بکەین هەمومان دەبینە خاوەن تەندروستێکی باش مامۆستاگیان بخۆت بینی لە مەدانەکە ژنمان بینی لە مەدانی وەرزشکردنەکە ڕای دەکرد تا ئێستا ئاستی ژنان چۆن دەبینی لە بەشداریکردن لە ناو شوێنەکانی وەرزشکردن لە هۆڵەکاندا گەشتۆتە چ ئاستێک هاتوتە ئەو ئاستەی پیاوان کە بە ئاسایی ئەو جا بێنە ناو کۆمەڵگا بێنە ناو مەدانەکان ڕاضە بکەن یا ئەوە تا ئەو حەزانی هەیەە بەرامبەر وەرزشکردن جێبەجێ بکەن وڵا خۆشببختانە من دەبینم یعنی من کەسێک کە کادیرێکی وەرزشی و وەکو خۆشم کە هۆڵی وەرزشیمێ ئافرەتان ڕێژەکەیان یەکجار زۆر ئێستا یەکجار زۆرە گرنگی زۆر بە خۆیان دەدەن ڕاستی کۆمەلگایەکی داخراوین بەڵام خۆ وەرزش بەس بۆ پیاو نییە لەوێ ئافرەتانیش ئێستا ئافرەتەکانیش زۆر گرنگی بە وەرزش دەدەن بەس من لێرەوە یەک داواکاریم هەیە لە دەسەڵاتداران ینی لە هەموو شوێنی دنیا مەسەلەن بۆ وەرزش بۆ ئافرەت بۆ ئەوەی هاندانێک بێت بۆیان پێویستە پشتگیری زیاتریان بکرێت مەسەلەن لایەنی کەم هیچ نەبێت مەراسیمیان بۆ ڕێکوستێ مەسەلەن هیچ نەبێت مەسەلەن ناوە بەناوە شتێکیان بۆ بکرێت مەسەلەن ئەو ئافرەتەی کە مەسەلەن 5 ساڵە وەرزش دەکات خەڵات بکرێن چی تێدایە ئەگەر با بڵێن لە شارێکی وەکو هەولێر بە 1000 ئافرەت دەست نیشان بکرێ هەرێکی جوتە کالیان بۆ بکڕێ هاندانێک بێ بۆ ئەوەی لە بەرچاوی پیاوەکانیش دیاربی کە حکوومەتیش گرنگی زۆر بە ئافرەتەکان دەدا ئەوان خۆیان گرنجیان بە خۆیاندایە بەڵام ئێمەش دەبی گرنجیان پێ بدەین زۆر باشە مامۆستاگیان ئەی پرسیارێکی کەم هەبوو لەبارەی ئەوەی کە ئێمە ڕۆژانە تا چەند کالۆری بسووتێنین بۆ جەستەمان باشە ینی ڕۆژانە تا چەند ئێمە وەرزش بکەین تا و کالۆری پێویستە فڕێ دێین بیکەین خۆی کالۆری سوتاندن
دەگەڕێتەوە سەر ڕێژەکەی دەگەڕێتەوە سەر ئەو کەسە کە خۆی کێشی چەندە چەند بەکاردێنێت کەسێک کە هیچ ئیش و شتی نەبێتن نابێ بچی هەموو کالۆری زۆرە وەربگرێ دوای برێ منسم بە وەرزش دەیشتێنم ینی بن بۆ ئەو کالۆری زۆرە وەربگرم بە وەرزش بیستێنم ڕۆژانە ئینسان ئەگەر هەتاکو بە وەرزشکردن هەتاکو 1000 کالۆری بسووتێنی کفایەتە هەتا 1000 کالۆری بسووتێنێتن زۆر کفایەتە وەرزشێکی تەندروست بکە بەڵام ئەو کەسانی کە زۆر خۆیان هیلاک دەکەن 3-4 ساعت بە تایبەتی مەسەرەن ئافرەتان بەڕاستی لێرەوە دەمەوێت ئەو پەیامە بگەینم ئافرەتان زۆر بەغەڵەت بە هەوەرشەکەی ینی تێگەیشتینە ئەویش هۆکارەکەی لەلای من ڕوونە بەڕاستی ئافرەت خۆی کەسێکی جددیە لە پیاو جددی ترە حەز دەکا کە دێتە وەرزش حەز دەکا خۆی بکوژێ ئەوەندە خۆی هیلاکە لەوەی زوو بگات بە ئامانز بگا بە نەتیجە بەڵام ئەوە لە شتی تر دەکرێ بەڵام لە وەرزش ناکرێ بۆیە نابێ وەرزشکردن تەنانەت لە هۆڵە وەرزشیەکانیش بێت 1000 کالۆری ڕۆژانە سعاتێک سعات و نیوێک 1500 حتى 2 ساعتیش وەرزشکردن وەرزشێکی سووک بکەیت لەسەرخۆ ئاساییە بەڵام ناکرێتەوە ئەوەندە خواردنە زۆرە بخۆی پاشان بچی بە وەرزش دای بزێنی چکە زۆر وەرزشکردنیش بە هەمان شێوە ئەویش زیان بەخشە ئەویش تۆکەکانت هیلاک دەبێتن ئەویش پیستت هیلاک دەبێتن چکە بەهۆی وەرزشکردن ئێمە بمانەوێت نەمانەوێتن ئەگەر وەرزشکردن لە سەروی سعاتێک سعات و نیوێک بێ ئەوزارەی کاردانەوەکان پێچەوانە دەبنەوە لەوارەی لە زیاتی سوودەکان زیانەکانمان پێدەگەێنن هیوادارم ڕساوی ئەو خاڵە بکەن ڕۆژانە سعاتێک ساعت و نیوە وەرزش بکەن بەڵام ئەوەی زۆر گرنگە بەلامەوە ئەوەیە ببێت بە کللتور کە ئێمە هەموو خەڵکی کوردستان با چاو لە هەموو وڵاتانی دنیا بکەین ڕۆژانی جمعە کە هەمومان لە ماڵەیە زۆربەی خەڵک با وا بکەین هەمومان 2 ساعت 3 ساعت بین لە پارکەکان ڕاکردن بکەین هەوایەکی خۆش هەڵدەمژی کالورێش باش دەسووتێنی ماسوولکەی دڵت بەهێز دەکەی ماسوولکەکانی لەشت بەهێز دەکەی و بێگومان زەوقەشی دەداتێ دوای وەرزشکردن لەبەرەوەی ئەو هۆرمۆنانەی کە پەیوەندیان بە خۆشیەوە هەیە بە زەوق هەیە زەوقی دەدەنە ئینسانی دوای وەرزشکردن هۆرمۆنان دەست بە ڕژانکردن دەکەن ئەگەر هاتی جمعان بەیانیان کەی ساعت 8 هەستای 3 ساعت وەرزشت کرد ئیدی ئەو کاتە دوای ئەوە نانەکەی بە تێری دەخۆی تام لە نانەکەی دەکەی دوایەوە دەرچوونت لەگەر خێزانت بۆ سەردانی بۆ سەردانکردن بۆ بازارکردن هەمووی چێژی دەبی بەڵام تۆ ڕۆژی جمعان ساعت 1 و 2 لە خەو هەڵبستی هەموو تایمەکانن تێکسووە بەڕێی من خۆش نییە گیان دوایم پرسیارم ئەوەیە چی تێبوو کەسانە وەرزشکارانەی مادە کیمیایەکان بەکاردێن دەرزە کیمیایەکانیان ئەو تا بڵێم پرۆتینێکی زیاد لە پێویست بەکاردێنن حەزم دوێنێ لە هەندێک لە میدیاکان ڕاستیان کرد کەسێکی بەرازیلی لە تەمەنی 55 ساڵی وەفاتی کرد من ویستم کۆمنتێک بنووسم حاضریشم کرد بەس نەمنووسی دەمیست بنووسم ئەو کەسە بەڕاستی مردنەکەی تاخیر بوو دەبایە پێشتر بمری بەداخەوە بۆ مردنی هەموو کەسەکان پێمە ناخۆشە هیچ کەسێک بەهۆی دەرزی لێدان و ئەوانەوە بمرێتن بەڵام من داوا لە هەموو کەسێک دەکەم ئەوەی کە دەیەوێت پاڵەوانێکیش بکەوە ئەوەی کە دەیەوێت تەنها جەستەیەک جوانیش بگرێتن یعنی خۆیان دوور بکەن لە بەکارهێنانی هۆرمۆن و ئەوانە لەبەرەوەی بەکارهێنانی هۆرمۆن ڕاستە مەسەلەن ماسوولکەکانت زوو گەورە دەکا بەڵام زووش لە دەستی دەدەی و لە داهاتووشدا کێشت بۆ پیا دەبێت لەوە دەبینی نێمانە ڕۆژانە چەندین پاڵەوانمان هەیە لە تەمەنی 25 ساڵ 30 ساڵ 35 ساڵی کۆمەڵک هیوا و ئاواتێ هەمووی دەباتە ژێر خاک و وەفات دەکا و کۆتایی بە ژیانی دێت لە کوردستان چەند ساڵ پێش ئێستا باش بوو بەڵام بەداخەوە دەڵێم ئێستا کە دووبارە بە هەڕەمەچی دەست پێکراوە ئێمە ئاگدارین وەکو یەکێتی لەشدوانی کوردستان و وەکو کادیرێکی ئەو بوارە ئاگدارین ئێستا بێویژدانانە بەشێک لە ڕاهێنەرەکان هۆرمۆن دەفرۆشن دەدەن بە خەڵکی ئێمە ئاگداری ئەوەین
هیوادارین دەست لەوە هەر بگرن هەموو شتێک بە ئوسوڵی خۆی ڕەچاوی تەندروستی خەڵکی بکەن و پێویستە گەنجیش و تاکەکانیش خۆیان وشیار بن یعنی من لە پێناوی چ خۆم ئەزیەت بدەم ئاخر خۆ بەکارهێنانی هۆرمۆنەوەندە ئاسان نییە دەبی ئەویش کەسێکی شارەزاد لە پشت بێ ئەگەر تۆ پاڵەوانێتی تا دەی بزانی کامەیە زیانت پێ نابەخشی کامەیە ڕێگا پێدراوە هەل لە خۆتەوە بێ دەست پێ بکەی و بتێ ماسوولکان گەورە بکەی کارە ساتە هیوادارم خۆیان لێ دوورکەونەوە و بە تایبەتی بۆ گەنجان منەوەیان پێ دەڕێم کە بەدەستهێنانی ماسوولکە بۆ گەنجان زۆر زۆر ئاسانە چکە لە تەمەنی گەنجی خۆی ئینسان گەشەی دەکا یعنی تۆ بەس وەرزش دەکەی بۆ ئەوەی ئەو گەشەکردنا لە گەشەکردنێکی ئاسایی کە دەبێتە هۆی مەسەڵەن پەیدابوونی چەوری لە سینگ و لە کەمەر و لە ڕانەکان و ئەوانە تو دەی وەرزش دەکەی بۆ ئەوەی گەشەکردنەکەی خۆت بینە سەر ڕێگایەکی ڕاست هیوادارم زێدەڕۆیی نەکەن تەنانەت لە خواردنی زێدەڕۆیی نەکەن دوایین ئەمۆژگاری چێ بۆ کەسانی کە وەرزش ناکەن وەڵاهی ئەوانەی وەرزش ناکەن خۆیان دەبێت خۆیان بەراورد بکەن لەگەر کەسێک کە وەرزش دەکات چەند جیاوازە من بە فەخرەوە دەڕێم وەرزشکردن ژیانی منی گۆڕی من زۆر جا باسم کردی وەرزشکردن ژیانت دەگۆڕی یعنی ستایلی ژیانت دەگۆڕی تۆ سەیرێکە هەرچەند هەبوون بی هەرچەند پارەدار بی کە دەستی جلکەک لەبەر دەکەی خەڵکێک تەماشاد ناکە بەڵام کە وەرزشکار بی جلەکان لەبەر دێ من یەک نمونە بۆ بێنم من لایە زالیش ئەوە لە بەرنمەیە ڕەنگە و قسەیە باشی نەوی بیکەم بۆ خەڵکی بەڵام دەیکەم بۆی خەڵک حقەتی بزانێ من لایە زالیش خواردنەکانم باشترین خواردنە ئەو خواردنێک حەز و ئارەزوم لێ هەیە دەی خۆم ئەوەش لە فەزڵی ئەو وەرزشەیە کە وەرزش دەکەی کەواتە پێویستی هەموو کەسێک وەرزش بکە سەبەب چییە بەس بزانم سەبەب چیە کە وەرزش ناکە سەبەب تەمبەڵیە مردنە ێ باشە بەیانی دەمری خەوەش دوور و درێژت لە پێشە بۆ کاسی خۆ بە ئیسرعات خۆت 100 ساڵ بخەوە بەڵام ئێستا بەدەم لە ژیان مای دەبێت خزمەتی ئەو لەشەی خۆت بکەی بۆ ئەوەی بتانی بە ئاسوودەی بژی سپاس بۆ ئێوەش سپاس بۆ کوسات ڕێز و سڵاو خۆشەویستیم هەر لە خۆشی دابن دەستەکان خۆشی مامۆستاگیان زۆر سپاس بەڵێ ئەم دەگەڕێمەوە ستۆدیۆ بەڵێ سۆلینگیان دەستەکانت خۆش بێ سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی ومێ دەکەین کە هەموو لایەک تەندروستیەکی باشیان هەبێت و لەشێکی ساغیان هەبێت بە هیوای ئەوەی کا وەرزشکردنیش ببێتە پیشەیەک هەموو ڕۆژێ ئەنجامی بین بە تایبەتیش لەو پارکانەیە کە ئۆکسیجینێکی باش هەوایەکی پاک و بشتوانین لە ڕۆژە پشۆکانمان ئەو کاتانە چە کاتژمێرێک دەرخانکەین بوو وەرزشی ئەنجام